ئەمڕۆ 19/11 حوتەمین فستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی سەرشەقام لە شاری کەرکووک دەستی پێکرد و چەندین چالاکی تایە بەڕێوەچوو. ئەچمە لای زۆر بەڕێز خات و هەوار فارس کە بەڕێزیان شانۆکارن ئێستا ڕاستەوخۆ لە شاری کەرکووکی عزیزەوە لەگەڵ من. خات و هەوار سڵاو لێبێم، کاتت باش بێ. ئێوارەتان باش، ئێواری تەواوی بینەرانی کەناڵی جوانەکەی کورسات باش. دڵخۆشم ئەمڕۆ بۆ گفتوگۆکردن لەسەر پرۆگرامەکانی فستیڤاڵی شانۆی شەقام لەگەڵ ئێوەی ئازیزە گفتوگۆیەکی هونەری سازەکەین. زۆر سوپاس بۆ تۆ خات و هەوار. پێم خۆشە سەرەتا بزانم کە ماوەی چەندێکە سەرقاڵی ئامادەکارین بۆ حوتەمین خولی فستیڤاڵی شانۆی سەرشەقام. بەڵێ ئێمە زیاتر لە 2 مانگا سەرقاڵی ئامادەکارین بۆ سازدانی حوتەمین خولی فستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی شەقام لە کەرکووک. دیارە ئەمڕۆ فستیڤاڵەکە دەستی بە کار و چالاکیەکان کرد بە ئامادەبوونی وەزیرە ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز حەمەی حەمەسەعید و ژمارەیەکی بەرچاو لە هونەرمەندانی کوردستان و عێراق و ئێران و ئەو وڵاتانی کە بانگەشتی فستیڤاڵەکەمان کرد کە لە 7 وڵاتی جیاوازەوە تیپ و گروپە شانۆیەکان بەشداریان کردووە لەگەڵ تیپ و گروپە شانۆیەکانی هەرێمی کوردستان و لێ پسراوانی حیزبی حکومیش لەو فستیڤاڵەیە ئامادەیان هەبوو. توانیمان ئەمڕۆ کەرنەڤاڵێکی هونەری زۆر جوان لە قەڵای کەرکووکەوە بۆ سەنتەری ڕۆشنبیری کەرکووک کە مەودایەکی زۆری هەیە، بەڵام میوانەکان خۆشبەختانە هەستیان بە ماندووبوون نەکرد کە بە ئاپۆڕایەکی جەماوەری بەڕێکەوتن. لە بینی لەو ماودایەدا ئێمە کۆمەڵێک چالاکی هونەریمان هەبوو کە خۆی لە نمایشی شانۆ و شانۆی بووکەڵە و موزیک و گۆرانی و چەندین بابەتی دیکە گرت. دواتر لە سەنتەری ڕۆشنبیری کەرکووک وەکو لیژنەی باڵای فستیڤاڵ ڕێزمان لە 7 هونەرمەندی دیاری کوردستان و عێراق و ئێران گرت کە لە بواری شانۆ و دراما و سینەما بوون. ڕێزلێنانێکی تایبەت بوو. دیارە ئێمە وەکو فستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی شەقام ئەمان کردوتە نەریتێک کە هەر ساڵە و لە خولێکی نوێی فستیڤاڵەکەدا ڕێز لە کۆمەڵێک کەسایەتی هونەری بگرین. خۆشبەختانە ئەم ساڵیش توانیمان ڕێز لە 7 هونەرمەندی زۆر جوان و ئەستێرەی رەوشاوی کوردستان و عێراق و ئێران بکەین و بە هەمان شێوە لە ناو هۆڵی تەلاری سەنتەری ڕۆشنبیری کەرکووک هۆڵێکی فراوانی تێدایە. مەراسیمی ڕەسمی فستیڤاڵەکە بە ئامادەبوونی جەنابی وەزیرە ڕۆشنبیری دەستی پێکردووە و وتاری فەرمی فستیڤاڵ و وەزارەتی ڕۆشنبیری و بەڕێوەبەری فستیڤاڵی شانۆی شەقام و سندیکای هونەرمەندانی عێراق خرایە ڕوو. بە هەمان شێوە لەوێشدا لێژنەی دادوەری فستیڤاڵ بە ئامادەبووان ناسێنرا و گروپی هەڵپەڕکەی تیپە هونەری میلەکانی کەرکووک نمایشێکی تابلۆی هەڵبەڕکەیان پێشکەش کردو. دواتر پرۆگرامەکانی فستیڤاڵ بە شێوەیەکی فەرمیتر دەستی پێکرد کە فستیڤاڵەکەمان بۆ شانۆی شەقامە. ئەمڕۆ 2 نمایشی شانۆی شەقام لە چوارچێوەی پێشبڕکێکانی فستیڤاڵی شانۆی شەقامدا دەستی پێکرد کە هەردوو نمایشەکە بەرهەمی 2 گروپی جیاوازی شاری کەرکووکی خۆشەویست بوو. بەڵێ دەستەکانە خۆش بێ خات و هەوار. ئەمەوێ پرسیاری ئەوە بکەم کە بزانم هەموو کاتێک کە ئامادەکاریە کرێت بۆ هەر خولێکی هەر فستیڤاڵێک هەمیشە بەراورد بە ساڵانی ڕابردوو بەشێک لەو بابەتانی کە بە ئەنجام نەگەێنراوە و پلانی بۆ دانراوە هەوڵەدرێت کە لەو ساڵەیە کاری لەسەر بکرێت و هەندێک لەو بابەتانی کە ئەبنەجێ ڕەخنە لە پێشووترا هەوڵەدرێت کە بە باشتر و بۆ ساڵانی بڵێن ئایندە جوانتر لە نێو فستیڤاڵەکە ڕنگدانەوەی هەبێ. بۆ ئەم ساڵ چ بابەتێکە بوو کە جیاواز لە ساڵانی ڕابردوو ئێوە کارتان لەسەر کردبوو توانیتان بە شێوەیەکی باش بەرەوەی بەرن لە نێو فستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی شەقام لە کەرکووک؟ بەڵێ دیارە ئێمە بۆ پێی کە زۆرترین فستیڤاڵمان لە وڵاتە جیاوازەکان وەکو گروپی شانۆی هەوار بینەوە کە گروپی شانۆی هەوار بەشێکی سەرەکین لە نێو حوتەمین فستیڤاڵی شانۆی شەقام و دامەزرێنەری ئەم فستیڤاڵن لە خولی یەکەمەوە تاکو ئێستا خۆمان خاوەندارەتی لەیەکین بە زۆر جارش خوڵەکان بە هاوکاری لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیری و بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری کەرکووک بووە. دیارە ئێمە ئەم ساڵ سوودمان لەو ئەزموونانی پێشووترمان وەرگرتووە و فستیڤاڵەکەمان فراوانتر کردووە. پێشتر لە خولەکانی ڕابردوودا ئێمە نمایشەکانمان تەنها نمایشی شانۆی شەقام بوو چۆن ئەڵێ تایبەت بە شەقام، بەڵام ئەم ساڵ 2 بەشی
جیاوازترمان بۆی ئیزافە کردووە کە شانۆی شەقامی مناڵ و شانۆی شەقامی زانکۆکانە. ئەمە دوو بابەتی گرنگە، دوو جۆرە شانۆی شەقامی گرنگە کە ئێمە لە حوتەمین خولی فستیڤالەکەدا گرنگی و بایەخی تەواومان پێداوە. ئێمە 24 بەرهەمی شانۆیمان هەیە کە لە چوارچێوەی پێشبڕکەی فستیڤالەکەدا نمایش دەکرێت کە ئەمڕۆ دوو بەرهەمی پێشکەش کرا، لە ڕۆژانی داهاتووشدا بەرهەمەکانی دیکە نمایش دەکرێت. بەشێک لە شانۆکان شانۆی با بڵێن شەقامی گەورەیە، واتە لە شەقام و شوێنە گشتەکانی کەرکووکان نمایشەکەن. بەشەکانی تری 5 نمایشی شانۆی مناڵمان هەیە کە لە یەکێک لە بازاڕەکانی کەرکووکدا سبەینێ دەست پێکات لە کاتژمێر 5 ئێوارە تاکو و درەنگانی شەو. و نمایشی شانۆی زانکۆکان لە زانکۆی کتاب لە کەرکووک بەڕێوە چێت، ئەوەش بە هەمان شێوە 4 بەرهەمی شانۆیە. ئێمە لیژنەی دادوەریشمان لەم فستیڤالەتدا جیا کردوێتەوە، 5 لیژنەی دادوەریمان دەستنیشان کردەوە بۆ نمایشی شانۆی گەورە و 3 لیژنەی دادوەریمان دەستنیشان کردووە کە سەرۆکی لیژنەکە و دوو ئەندامیش دەگەڵێتی بۆ نمایشی شانۆی شەقامی زانکۆکان و شانۆی مناڵ دەستنیشانمان کردووە. و ئێمە لە خولەکانی پێشووترشدا دیارە چەند جگە لە نمایشی شانۆ چەندین بڕگە و بابەتی هونەری جیاوازمان هەبووە کە ئەم ساڵیش بە هەمان شێوە بە شێوەیەکی فراوانتر کارمان لەسەر کردووە کە بوونی پانێڵی هونەریە بۆ 8 شانۆکاری بە ئەزمموی کوردستان و عێراق و ئێران و ئەو میوانە خۆشەویستانی کە لێ بەشدارن، ناساندنی دوو کتێبە تایبەت بە بواری هونەری شانۆی شەقام کە بە شێوەیەکی ئەکادیمی نووسراوەتەوە و سندیکای هونەرمەندانی عێراق بە سوپاسەوە ئەرکی بە چاپگەیاندنی لە ئەستۆ گرتووە. و دوو وەرکشۆپیشمان هەبوو ئێمە 3 ڕۆژ بەر لە ئێستا، واتە دوێنێ کە ڕۆژێک بەر لە دەستپێکردنی فستیڤالەکە بوو وەرکشۆپەکان کۆتایی پێهات بۆ دوو شانۆکاری خۆشەویست. وەرکشۆپی یەکەم سەبارەت بە بانتۆمام لە شانۆی شەقامدا بۆ شانۆکارێکی وڵاتی ئیتالیا، ڕاهێنەرێکی وڵاتی ئیتالیا کە بە بەشداری کۆمەڵێک فێرخواز و ئەرزومەندی بواری شانۆی شەقام بەڕێوەچوو. وەرکشۆپی دووەمان بۆ شانۆکارێکی وڵاتی ئێران بوو لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە هاتبوو بەڕێز موختاری محەممەدی کە ئەزمموونێکی فراوانی هەیە لە بواری شانۆی شەقام. ئەویش ڕاهێنەرایەتی بۆ وەرکشۆپێک کرد سەبارەت بە گرنگی شانۆی شەقام. ناونیشانەکان لە بەرماند و بوون ئێستا بە تەواوی بیر نییە بە داوای لێبوردنەوە، بەڵام یەکێک بوو لە وەرکشۆپە تایبەتەکانی فستیڤالەکە و ئامادەبووان هەمووی ئەوانی کە لە وەرکشۆپەکان بەشدار بوون بە گرنگیەوە لەو وەرکشۆپیان ڕوانی. و ئێمە جگەلەوە ئەو سپۆنسەری کە بەشێکی گرنگی فستیڤالەکەمانە بە هەمان شێوە لە 3ەم ڕۆژی فستیڤالەکە ژمارەیەک هونەرمەندی دیکە خەڵات دەکات. ئەمانە ئەو بڕگە و بابەتانن کە لە نێو فستیڤاڵی شانۆی شەقامی کەرکووکدا جێبۆتەوە و پێشکەشیەکەن لە ماوەی 3 ڕۆژدا. بە هیوای بەردەوامی و بە هیوای کاری باش و جوانتر و بۆ هیوایم کە دەیان ساڵی تر خولی ئەم فستیڤاڵ و ئەم چالاکی جوانی شاری کەرکووک بەردەوامی هەبێ. سوپاس بۆ خات و هەوار فارس شانۆکار کە لەم بەشەی کورسات مەگەزین لەگەڵمان بوو و کۆمەڵێک زانیاریت پێداین لەسەر فستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی شەقام لە شاری کەرکووک.